هێشتا ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە چاوەڕوانی گەیشتنی پڕۆژە یاسای بودجەی ساڵی 2021دایە. بەپێی پێشبینیەکانیش پەسەندکردنی پڕۆژە یاساکە مانگێک دوای گەیشتنی بە ئەنجومەنەکە دەبێت. ئەندامێکی لیژنەی داراییش دەڵێت دەبێت ڕێکەوتن لەسەر شایستە داراییەکانی کورد بکرێت بۆ ئەوەی لە ئەنجومەنی نوێنەران گرفت بۆ پڕۆژە یاساکە دروست نەبێ. بەشیر حەداد جێگری دووەمی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیاند هێشتا پڕۆژە یاساکە نەگەیشتۆتە دەستیان و بڕیارە لەم هەفتەیەدا بگات. پێشبینیش دەکات سەرەتای مانگی داهاتوو خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێ و دواتریش خوێندنەوەی دووەم. هەروەها لەگەڵ لیژنەی دارایی و سەرۆکایەتی پەرلەمان گفتوگۆی لەبارەوە دەکرێت کە ماوەی گفتوگۆکردن و دەنگدان لەسەریشی 20 ڕۆژ بۆ مانگێکی دەوێت. جەمال کۆچەر ئەندامی لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانیش بە کورساد نیوزی ڕاگەیاند ئەوەی لە پڕۆژە یاسای بودجەی 2021 بۆ کورد جێگیر کراوە دەگەڕێتەوە بۆ سەردەمی عادل عەبدولمەهدی و بە شێوەیەکی باش داڕێژراوە، بەڵام مەترسی هەیە کە لە ئەنجومەنی نوێنەران گرفتی بۆ دروست بکرێ و تێنەپەڕێت. وتیشی بۆ دابینکردنی شایستە داراییەکانی هەرێم چەند ئەگەرێک هەیە کە یان هەمان ئەو مادانەی بۆ کورد دیاری کراون وەک خۆیان پەسەند بکرێن ئەوەش گرفتی گەورەی بۆ دروست دەکرێ، یان هەندێک گۆڕانکاری لە بڕگە و مادەکان بکرێ، یاخود جارێکی تر وەفدێکی باڵای هەرێم بێنە بەغداد و ڕێکەوتنی سیاسی لەسەر بکرێت. ڕاشی گەیاند ئەگەر گرفت بۆ کورد و شایستە داراییەکانی هەرێم دروست بکرێت دەبێت کورد بایکۆتی دانیشتنەکان بکە لەبەر ئەوەی مافی کورد دەستەبەر ناکات. بەوتەی عەبدولهادی موحان ئەندامی لیژنەی داراییش لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لیژنەکەیان و زۆربەی پەرلەمانتاران سوورن لەسەر گۆڕانکاری و هەموارکردنەوەی پڕۆژە یاسای بودجەی ساڵی 2021 عێراق. وتیشی ڕێگرتن لە بڕێنی موچەی فەرمانبەران و پشکی پارێزگاکان و دۆسەی هەرێمی کوردستان گرنگترین ئەو هەموارانن کە بەنیازن لە پڕۆژە یاساکەدا ئەنجامی بدەن.